سەردەم و زووی کولتور و فەرهەنگ و بیناسازی فرە لا من و فرە پێشکەوتوتر بێن تا ئیسە کە ئیسە باڵەخانەی زەبەلاحی کریانێ تەوێڵێنە بەداخۆ سروشت و ژینگە و جوانێکی هەورامانیش غەرق کردێنی و ئێمە ئاماژمانە کە خەڵک بزان و کە چ لەزەتێەوە بێن بیناسازی جارانینە کولتور و فەرهەنگ و جارانینە و ئیسە پێشکەوتنی واسمێ گر ناحێکاوە کاریگەریش بێن سەر هەورامانی و فەرهەنگ و کولتور خەریکات لێ نەمشۆ بەڵێ ئانە ڕاستە کە ماچە چێگەی وێرانکاری بێن جەنگ بێن ڕەمای بێن وڕاییانەکا بێن بەڵام ئەمنە هوشیاری ما بیایە کە ئامایان مێ بەتەوەنی دیسان سروشمە بنیاد نیایەوە بەداخۆ حکوومەت و لایەنی پەیوەندیداریش نییە سەر و خەتیۆ کە تاو کە ئی فەرهەنگ کولتورە دلێنە نەشۆ و یاگەی وەشحاڵین کە ڕۆژهەڵات و کوردستانی هەورامانی تەغلوان یاگە گەشتیاری جیانیەکاوە ئێمەش هەوڵێمانێنی کە هەورامان و ئیدیمی کە باشوورە بلو یاگەی گەشتیاری جیانیەکاوە و پێشکەوتەوەی بە وێشەوین و بە پات دیکۆر و جارانی و کە بیان ڕاستێکەش تابلۆکانە فرە دیارە کە بە تایبەتی بیناسازی ما تێکشێن کولتور و بیانیە بە تەکتی دامان لێ کولتور و هەورامانی بەش بە حاڵوێ ما مهندیسێ بە کەمتەرخەم زانم کەمێ دیزاینە و کەرەسەر و دیزاینە ئەوروپیەکە تۆ چینمێ دیزاینەکەری سەر و تەلارسازی هەورامانی جارانی یعنی یانە بێن باڵەخانە بێن چیتەوێڵێنە یەرەقات بێن و دیکۆرێەوە فرە بیناسازیەوە فرە زەریفی چش دریان پەنە بەڵام بەداخۆیسە مەزان و چی پەنا بەرابەر کولتور و بیانیەیە کە ماراژ لێ هەورامانی هیوادارانە گۆڕانکاری کەرا و کولتور و فەرهەنگەکە وێمە زیاتر پەرەو بەرەندنیم. کە ئینە مەترسیوی فرە گۆرن ئینە بیان بە کاریوکە فەرهەنگ و کولتور و کەلەپور و شارۆچکەکەی تێکشیان نەک هەرتەوێڵی یاگەکات تەر و هۆرامانی دەگایەکات تەر و هۆرامانیش تێکشێن و پسەوێژ نەمەنن و هەڵمەتەکە ئێمەج ئانێنە کە بتاومێ ئەگە تا ئیسە چێوی فۆتیان چۆلامە درنمێش بتاومێ یعنی هیوادارێن مێ بتاومێ بە هەمکاری خەڵکەکەی وێش هەت خەڵکەکەم شو وێش خەمۆری وێش بۆ خەموش خەمۆر و دەگێکی وێش بۆ بتاومێ پارێزنمێش ئی تێکشیەیە و ڕاگری کەرمێچانەیە کە ئەگەر چێ و تەر کردی و ئەگەر قەرارە بەرنامەوی تەر بۆنەوە قەرارە بینێوە تەرە وەشە کردی و وەشە نەکردی و یان ئەگە وەشە کردیا یاگێوەنە وەشە کردی و دەگاکی نەخنیکنۆ و بە شێوە و قەڵیمی وەشەکردی و ئیسە ئێمە هۆرامان و تەختی ئۆدیمی کە تەماشە کردمێ هۆتێلی کریانەوە مزگی کریانە بازاڕ دوکان کریانەوە گرد دەگەوە هۆتێلەوە ژی ناچەنێ بەڵام گرد بەتەوەنی کریێنەوە بە دیمەکی کریێنەوە بە جۆری و کریێنەوە کە وەشیوی فرەتەرژدان بە دەگێکی خەڵک بە تایبەت چێگە هەتاجە هۆرامان و ئیدیمی و خەڵک لە پێ هۆرامان و ئۆدیمی ڕسمی و گیرۆ چنیانێکی پسەویش پارێزیەوە ئێمەش سەرخرا وەرانی هەرچەنە هەدەفۆمان جمعانەنە کە تاومێ کولتور و کەلەپور و هۆرامانەیە پارێزنمێ یەک چوهەن داگیرکاری سەربازی فرە ئاسانتەرە خاستەری چاجەگرد و داگیرکاریەکە چون تۆ کابرا کە مێ سەرت پێسۆ جەنگیوی مێ سەرت توش هێز ئامادە کردی و ملیوت پارێزنی یان کوشیە یان کوشیش بەڵام داگیرکاری فەرهەنگی داگیرکاری زوانی داگیرکاری جلوبەرگی تاینێ گرد داگیرکاریەوە بە جۆری و یەواژ پێسە سەرەتانی مڵۆنە دلێ گرد ئایلێوی گرد بنە ماڵێوی جەزاوڵەکەی و دەست بنەکەر و مەشگش پاسە داگیر کەرورە کە تۆ ئینەنی کە منجە تەلەڤیزیۆنە نیشانە تۆژمڵە و ئی فەرهەنگە کە من نیشانە تۆژمڵۆ ئینە وەشاینە ئالا بەداخێ گرانەوە کە کاریگەریوی فرە وردشکردن خەڵک ئیسە قسەکردش جلوبەرگش نانواردش لوای بەرێش یانەکەش تەرتیب و یانەکەش گر بە شێوە بێگانەی کریان و تەسیری وێ چ ژنیان
و تاو واچ و فرز زەحمەتە کە تاومێ هەرمانە کەرمینە نەمەن و بەڵام مەبوو بنیشمێچرە بێدەنگی بمی واچمێ مادام پێسەنە و تەمام تاومێ هەرمانەش سەر کەرمێ گر کە جاست و وێشەنە گر ڕێکخراوێ و گری یاگێ و بە تایبەت بە دەرەجەی یەکەم حکوومەت بەرپرسا چینەیە کە جڕاو کەناڵەکە ئایشاوە جەکەناو کەناڵ حزبیەکەوە ئینە ئامانە نەدی خەڵکی ئای تاوا هەنگامە یەکەمە هۆرگێرە پلانەشا بۆ پێ حکوومەتی پلانەشا بۆ پێ خەڵکەکەی کە چش تەماشە کردی و چش بوونی و چش بەکار بێ کە تاومێ فەرهەنگ و کەلەپور و کولتورەکەیمان پارێزنمێ ئەگەر ئای خەمسار دێن و خەموەرێنیەنێ و ئێهمالی بێن و پیچنە ئیجازەشادان و ڕەشادانی نەکردی و مشیوم خەڵکەکە وێژ هوشیار بوو چون ئەگەر خەڵکەکە وێژ گەرەکش بوو گرچ و تاو کەرونە گرچ و تاو وێژ تاو پارێزن و فەرهەنگ و کەلەپور و ڕیشە وێژ پارێزنونە و بەڕاستی گر کەس بە یاگی وێشۆ بە مەسکەن و وێشۆ بە زوان و وێشۆ بە جلوبەرگ و وێشۆ بە فەرهەنگ و وێشۆ سەنگینە مژناسیەوە چی مشیوم کەسانی تەری بێگانی شەنازیش بۆ کەرا بەڵام ئێمە چێگەنێ شەنازی بە زوانەکەمان بە جلوبەرگەکەمان بە خاکەکەمان بە خەکەمان نەکەرمێ کەلتوری بیانی تا تەماشە کەرمێ ئیسە ساڵانە نەوە و یانەکە تەوێڵی دروست کریان سەر و کەلتوری بیانی تەوەنی و دیمەکە و چنار و وەزی بەکار نمانە جە دروستکردە یانەیەن وەروانەیە دیمەنە جوانە ئەسڵە ڕەسنەکۆ تەوێڵی وڵاویان ئیسێ مەگەر چار ڕسمانە بێوە ویرما کە تەوێڵی مەڵبەند و شارستانیەتی بینێ مەڵبەند و ڕۆشنبیری بینێ مزگی تەوێڵی جامعە ئەزهەری بێن گر ساڵێ جە تەوێڵینێ یەری مەڵێ دوی مەڵێ تەخەڕوت شاکردن حەفلەشا پێکریان بە تەپڵ و دەف و دهۆڵ و زڕنای ئەچی بازانە من زاوڵە بێنا هۆرپرام دێن و زەماون و حەفلە و تەخەڕوج و مەلایە کریان ئیسا کەلتورە نەمەنە هۆکارانە ئیسە هەرجە نەک هەر تەوێڵی هەرجە گرد و کوردستانیانێ خێزانەکەی بەرەو ئی شارستانیێتە تازە ملا و بیان بە چاولێگەریت